بەشداری هێز ئیسلامیەکان لە نەخشەی سیاسی هەرێمی کوردستاندا بەردەوام لەژێر تیرەی ڕەخنە و پرسیاری جدیدایە. بەشێک لە چاودێران پێیان وایە نەیانتوانیوە خزمەتی پێویست بە دۆزی نەتەوەی بکەن و جۆرێک لە لێکتێنەگەیشتن لەسەر ئامانجە سیاسیەکانیان دروست بووە. بە گوتەی شیکەرەوانی سیاسی، یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی ڕاوەستانی گەشەی ئیسلامی سیاسی چڕبوونەوەی هەوڵەکانیان بۆ گەشتنە لووتکەی دەسەڵات، نەک داڕشتنی پرۆژەیەکی نیشتیمانی درێژخایەن. ئەمەش هۆکار بۆ لەوەی ئەم جوڵانەوانە ڕوبەڕووی قەیرانی بێمتمانەیی و پاشەکشەی جەماوەری ببنەوە. ئەبێ خۆیان جوابیان پرسیارە بدەنەوە بۆ وەستاون، بۆ دەنگدان لە دوای دەنگدان کورسەکانیان کەمەکە، بۆ ناتوان متمانەی میلەتێکی مسلمان بەدەست بێنن. ئەمە بابەتێکی زۆر گرنگە، پێویستەکە بۆ خۆیان مەبەستیان بێ توێژینەوە لەسەر ئەم بابەتە بکەن. ئەم میلەتی کول میلەتێکی مسلمانە، ئەم خەڵکە ئالی مزگەوت و جمعە و جەماعەتە، بەڵام ئامادە نییە دەنگ بە حیزبێکی ئیسلامی بدا. لەنگەرگرتنی ناڕوونی لە بەرنامە و استراتیژی ڕەوتە ئیسلامیەکاندا قەیرانی بێمتمانەی قوڵتر کردوێتەوە. سەرەتا وەکو بزوتنەوەی خێرخوازی و بانگوازی دەستیان پێکرد، بەڵام هاوکێشەکە گۆڕا کاتێک بە شێوەیەکی ڕاستەوخۆ چوونە نێو کایەی ڕکابەری دەسەڵاتەوە. جێبەجێکردنی ئامانجی ئەمان لەم دروستکردنی ئەم پارتە ئیسلامیانە بریتی بووە لە سەرخستنی و عقیدە و بیر و باوەڕێکی خۆیان هەیەە. لێرشدا نەتەوەی کوردیان دۆزی ڕەوای گەلی کوردیان هەر دۆزێکی نەتەوایەتی بۆ نەتەوەکانی دیکە سوودی لێ نابینێت. حزبی ئیسلامی لە کوردستاندا هەڵقوڵاوی پێگە و ژینگەی کوردستان نەبووە. بۆیە ئەگەر ئەم حیزبان ئەگەر بگەڕنەوە بۆ پێگە و ژینگەی کوردستانی حتمما خزمەتەکەن، بەڵام ئەمان لەبەرێکە کاریگەری ئەجندای سیاسیان هەبووە، بۆیە نەیانتوانیوە. هەندێکیان لە سەرەتای ساڵی 2005 چونە و حیزبەکانی قاعیدە و ئەنسار و سودە و ئەمانە. ئەندامێکی مەکتەبی سیاسی بزوتنەوەی ئیسلامی کوردستان باس لەوە دەکات حیزبە ئیسلامیەکان بە درێژایی مێژووی دروستبوونیان قوربانیان لە پێناو کووردا داوە. ئێمە غیاب نەبووین لە خزمەتکردن و خەباتکردن بۆ دۆزی ڕەوای گەلەکەمان و یەکەم هێزیش کە داوای کۆنفیدراڵی کردبێ بۆ کوردستان بزوتنەوەی ئیسلامی بووە. مێژووی سەرەڵدانی بزوتنەوە و حیزبە ئیسلامیەکان لە کوردستاندا بۆ ساڵانی هەشتاکانی سەدەی ڕابردوو دەگەڕێتەوە. بیرۆکە و هەوێنی دروستبوونی ئەم حیزبانە ڕاستەوخۆ لە فکر و ڕێبازی ئیخوان موسلیمینی میسرەوە وەرگیراوە و کاریگەریان لەسەر داڕشتنی پەیامەکانیان هەبووە. پاشان قۆناغ بە قۆناغ گۆڕانکاری بەسەردا هاتووە. ئێستاش بە شێوەیەکی بەرچاو پشتیوانیان لە کوردستاندا کەم بووەتەوە. دیار جەمال دەنگی ئەمریکا، هەولێر.